ئەم کتێبە کتێبێکە بە ناوی مێژووی منتەزەمی ناسری نووسەرەکەی محەممەد حەسەن خانی وەزیرە کە وەزیری چاپ و بڵاوکردنەوە و وەرگێڕان بووە لە کابینەکانی پاشایەتی نەسرەدین شای قاجار. ئەمە سێ کتێبە ئەم کتێبە سێ بەرگە بە ناوی مێژووی منتەزەمی ناسری. بەرگی سێهەمی ئەم سێبەرگە کاتی خۆی چاپ کراوە بە شێوەی چاپی سەنگی پێ دەڵێن بە فارسیەکی شکستە. ئەم کتێبە بەرگی سێەمی ئێمە دەستمان کەوت و تەماشەمان کرد خۆی باز لە ڕووداوەکانی ئەو سەردەمەی ئێرانەکە دەورانی قاجاریە حکومڕانیان دروستکردنی دەوڵەتیان دروستکردنی ویلایەتەکان و ئێمارەتەکان و چۆنیەتی حکومڕانی و لەشکرکێشی و شەڕ و بگرە و بەردە و پارچە پارچەکردنی وڵات و یەکخستنەوەی وڵات و ئەوانە. ئەم کتێبە گرنگێکی باشی هەیە بۆ ئەو کەسانەی کە مێژوو دەخوێنەوە یا بۆ ئەوەی مێژوو نووسانی ئێمە یا خەڵکێک کە خەریکی مێژووە وەکو سەرچاوە کەڵکی لێ وەربگرێت و ئەو کەسانەی تریش کە ئەیانەوێ فێری ئەیانەوێ شارەزای مێژووی ڕابردوو دەورانی قاجاریە ببن. ئەم کتێبە کتێبێکی گەلێک باشە. ئێمە وەزارەتی ڕۆشنبیری لەسەر ڕۆشنایی ئەمە چاپمان کرد و لەسەر ئەرکی پایتەختی ڕۆشنبیریش چاپمان کردووە. ماوەی 4 مانگ خەریکی وەرگێڕانی ئەم کتێبە بووم، ینی کتێبی مێژووی منتەزەمی ناسری. گرنگی ئەم کتێبەوەیە کە زۆر باس لە دۆخی و ڕۆڵی کورد لەو سەردەمەدا دەکات، باس لە پەیوەندی ناوەندی قاجار حکوومەتی قاجار لەگەڵ حاکمانی کورد دەکات، باسی پەیوەندیەکانی حکوومەتی قاجار لەگەڵ وڵاتانی ئوروپی وڵاتانی غەربی دەکات، باس لە بۆچوونی حکوومەتی ناوەند لەسەر ڕۆڵ و پێگەی کورد و حاکمانی کورد لەو سەردەمە دەکات، باس لە ڕووداوە سروشتیەکان عسکەریەکان فەرهەنگیەکان دەکات کە وەکو سروشتی وەکو لافا و وەکو نەخۆشی چاوە قوڵە وەکو بوومەلەرزە و قات و قڕی ئەو شتانە و عسکەریەکانیش وەکو هەموو شەڕ و ئاژاوەکان لە هەموو جیهانە. تایبەتمەندێکی هەرە گرنگی ئەم کتێبە هی ئەوەیە کە باس لە ڕووداوەکانی هەر پەنج قارڕەکە کات. بۆ نمونە لە هەر شوێنێکی دنیا ئەگەر شتێکی تازە دروست کرابێ کەشفێک ئەختراع کرابێ لەم کتێبە باس کراوە.